ناو نوریە دانیشتوی پێنجوانم هیچ ئیشێکم نییە خەریکی عەرەبانم لە سێرامەن عەرەبانم پێیە حەماڵی پێ یەکەم ئەتر ڕۆژانەش ئەگەر مەرج و شتم نییە ئەچم بۆ دەشتە بۆ گژوگیە ئەم خانۆش خێرخوا بۆی کردومەتەوانێ خۆم دەسەڵاتم نەبووە خۆم بلۆکەکەم بۆ کڕیەوە بەس ئەیتر شتەکانی تر خێرخوا یارمەتی یاوم شیش و گەچ و سەقف و ئەوانە خێرخوا یارمەتیانەوە خۆم دەسەڵاتم نەبووە لە سێرانبەن ئیشەکەم حەماڵیەکەم بە سەرما و بە گەرما ئەچین بۆ سێرانبەن ڕۆژی وایە 10,000 15,000ەکەوین دوای ئەوە یەمە ماڵۆ 6 ڕۆژ لەوێ ئیژەکەم ئەم 6 ڕۆژە یەمە ماڵۆ 6 ڕۆژی تر ناچمەوانێ هەفتەیە دوای هەفتە یەمە بۆ ئەچمە بۆ مەرز بۆ گژوگیا و هین بۆ قنر و ئەم گۆزروان و شت وەڵی کونەمەرگیە نەبەخوا ژیانمان بەهۆش ناڕوە سوێن بەخوا تا ئایسە پارەم پێ نییە پارەم پێ نییە بۆ ماڵ مناڵی ئێوارە خەجیکەم نە وەڵات سفرەمان ڕازاوە نەبووە و نانمان بەخوای قەرزم کردووە چوون بۆ بازاڕ ئێوارە شتم کڕیەوە بۆ مناڵەکان بەرەوەڵات چۆن مناڵ داوای شت ناکە بەرەوەڵ داوای جلی کوردیم لەکەن بەخوا پارەم پێ نییە ویان کڕم داوای شتەکەن داوای دەفتەر و قەڵەمەکەن بەخوا پارەم پێ نییە ویان کڕم هینی مەکتەبەکە پارەم پێ نییە بۆیان کڕم مامۆستاکە لە ڕای خۆ خۆی 2000 یاوە تێ چووە قەڵەم و دەفتەری پێکڕیەوە بۆ من زۆر قورسە مناڵەکان بێ پاراچن بۆ مەکتەب و پارەیان پێ نییە خەجیکەن وەکو مناڵی خەڵک نین پارەیان پێ بێ خەجیکەن. ڕۆژانە دێم بۆم دەشتە بۆ قنر و بۆ گۆزروان و ئەوانە بەشی فرۆش و بەشی ماڵی خۆم ڕۆژ وایە بەشی فرۆشیش نایانین ئەو نایێنی بەشی ئێوارەکە ڕۆژی واشە بای 15,000 بەشی مەسرەفی ئێوارە ناکە پارەکەی تەواوە بێ بەشی مەسرەفی دوو ئێوارەیە ناکە ڕۆژانە بە زمانی بە ڕۆژوەچم بۆ دەشتە لە ساعت لە ساعت هینێکەوە ڕۆم 8 ڕۆم هەتا سێ9 ئێوارە تا چوار ئەچم بۆ قنر بۆ دەشتە ڕۆژی وایە بەشی ئەوەش ناکە پارەکەی بڵێم خواشکور پێی تەواوە بێ خەرە. سپاسی بەرنامەی بەخشینەکەمە گەرەم ماتۆڕیان بۆیە ناوم
لەمە دوای تریشی شەڵا ئیشی پێکەم و جارن نەمەتوانی ئیش بکەم ئێستری شەڵا لەمە دووە ئەتوانم ئیشی خۆم بکەم و ئاوی ماڵان و شتی پێ بمانێ و تەواو زۆر دڵخۆشم ئەگەر ئەو ماتۆڕیان بۆیە ناوم زۆر مەمنونیانم و چایان ماچەکەم زۆر ماڵیان ئاوا بێ و مەمنونیانم ئیشەڵایەت لەوە دوای ژیانمە گۆڕێ بۆ باشتر لە نەهامەتی نەجاتمە بێ بۆ قەرزوهینیش نەجاتمە بێ ئیشەڵا پشتیوان بەخوا كاكا نعم تعال كريم خلكي بكرجوم خلكي بكرجوم كيش خيانة كيش نفرين تيجي كيش نفرين خانو قسم مخابر بصاب على أروخي ها نيمتي أروى نيمتي أروى عند جاهز جانا والله جانك منين نمعاشر دام النخي ثاني يجي معاشك مانية فاهم نعلم به يجي معاشك مانية يجي كثمان جان مثل أو عرباني يروى أو كتاب أو عرباني يروى مش مالك فيجن كيش كتابة ديك منية بخوا النية لسانا لسان آليو دخوارو هذا بربلاو أم شنو كنا آية مالك كمان والله أم خانوا أما كريمة بقى دخول كريمة بقرث بدنا بنادر قرث باري يامته بقى يامته بارك أي بخوا إيش الدوري بيثور قرثار بيت ورا خانو قرزار مش قاسان معاته انا بخاف حرام نيه والله شيء حمالي بيك عربان شي حمالي بيك عادو سي بباركم بخرج بيزار بياكم والله ام خانم بشوكه بخواني بشار وانيكي حمي ام خانو هم برجاداك وصاب بخم به اما بس اما كولانا اما كولانا ها ابوريا ثاني ابوري لم جراوي تخوارو بحسابي خو أنا بوريا وين دانا أو ليه دخول لي برا دخول أم خانو برجع داخل والله إذا خلق رابط سبتش والله نظام به ما مو كيفشو دومنا لمكتبن يجوا عندنا باجني بخوا أو خوان بخوا خلاص شو خوش راوان جيان بخوا شنو نخوشه همو جار همو ما جاب حتى ذي حب شتي بوكرم أبى بجيب قلت قولا دقار وجيب حوض في بيت ماتان آب بنامي بخشين ماتان آب ضمن أودي تبو من هنا ماتان آب خام إشي من أو عربانية كما تبو من هنا خام كلان بيجي مش بو كلان بو ناكل بكلان أو عربانية
ئەم ئامەتان بۆێنا ماتان نابیا خوا خێرە بنسێک ئەمی بۆ کڕیوم خوا خێرە بنسێک ئەمی بۆ کڕیوم ماتان نابیا بەم ماتۆرە توانم هەموو کوڵەکانی پێ بکەم ئیش هەموو ئیشی جوانی پێ بکەم بە بۆ عربانەیە ناتوانم بەخوا ئیشی ماش پێ بکەم بە بۆ عربانەیە توانم ئەماتان نابیا خوا خێرە برسێک ئەمی بۆ کڕیوم وەڵڵا ئەمە ئیشی ئارد و شەکر و برنج و شتی پێکەم فافۆن بێ ئاسن بێ هەموو شتێکی پێکەم هەرچی بێ پێکەم بەم ماتۆرە ماتانە بەت بەوە ناکرێ بەوە ناکرێت کابرا بچم بڕم بۆ سەر بچم بێن و بڵم کاکە دەڵە بەوە بەت بە ماکرێ هەموو ئیش پێ بکە هەموو هەشتەی پێکە بلۆکی بارە هەستی بێباکە پێ باکێ ماتان نابێ ئەمەی بۆ کڕیوم خوا خێری بنسێ ئەم بەخشی ئەمی بۆ کردی ماڵیان نابێ خوا